هیچ کاتێک هەندی ئێستا ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان مەترسیان لەسەر نەبووە. ئێستا دۆخی ڕۆژنامەنووسان زۆر لە مەترسێکی زۆر گەورەدا هەیە بە جۆرێک دەیانێت ئەم یاسایە کە ئێستا یاساکە هەموار بکرێتەوە و جۆرە ئەنجومەنێک دروست بکرێت بۆی ڕۆژنامەنووسان کۆت و بەند بکەن لە کاری ڕۆژنامەیەدا و ئەوەی ئێستا کە ڕۆژنامەنووسان تێیدا دەگوزارێت بەتایبەت دەستگیرکردنیان بە بێفەرمانی دادگا و دادوەرەکان ئەمە زەنگێکە بۆ ئەوەی بیانوێ هەم یاساکەی باسم کرد و هەم ئەنجومەنەکە شوێن خۆی بگرێتەوە. جگە لەمەش جۆرە سیناریۆیەک لەلایەن دەسەڵاتیەوە پێڕەو دەکرێت ئەویژەوەیە ڕۆژنامەنووسان تەوقیف دەکرێن سەر ڕۆژێک 2000 دیکە منەتێک ئازادی دەکەن تا ڕۆژی دادگایکردنەکە کە ئەمەش زۆرێکە لەو چوارچێوەی سیناریۆیەکە مەترسیەکە هەیە لەسەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان و ئەمەش سومعی هەرێمی کوردستان لەسەر ئاستنی دەوڵەتی ڕۆژ بۆ دوای ڕۆژ بەرەو ئاقارێکی زۆر خراپ دەبات دەخاتە ژێر پرسیارەوە. خۆشبەختانە ئەوەی کە ڕۆژنامەنووسان دەتوانن هەناسێکی پێ بدەن ڕێکخراوەی دەوڵەتیەکانە کە زۆر بەباشی ئاگاداری دۆخی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان و دەزانن لێرە چی دەگەوزرێت و پێ ئەوەی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان باسی لێ دەکەن پێچەوانی ئەوەیە کە ئەوان زانیاریەکانی لایە. بەڵێ دیارە لە هەرێمی کوردستان یەکێک لە کارە هەرە مەترسیادارەکان لە دوای دەست لە کارکردن لە دەستگامنیەکان و ڕوبەڕووبوونەوەی تیرۆری داعش یەک لە کارە ترسناکانەویش بوون بە ڕۆژنامەنووسە وەتا لە خێزانەکانیش کاتێ دەڵێ کوڕەکەم ڕۆژنامەنووسە ڕاستەوخۆ باسیەوە دەکەن تا ئێستا ماوە نەگیراوە نەکوژراوە. دیارە کوشتنی ڕۆژنامەنووسن و گرتنی ڕۆژنامەنووسان و ئازاردانی ڕۆژنامەنووسان بووە پیشەیەکی هەمیشەیی ئەو دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان لە ماوەی 27 ساڵی حکوومەتی کوردی تاوەکو ئێستاکە ڕۆژنامەنووسان نەیانتوانیوە بە ئازادی ڕای خۆی و سەرنجی خۆیان دەربڕن لە پاڵەوەی کە کۆمەڵەیەک بڕیار و کۆمەڵەیەک یاسای تایبەت بە پیشەکەیان هەیە بەڵام بەهۆیەوەی کە ئەم یاسایانە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسان و خزمەت بە پیشە و کاری ڕۆژنامەنووسی دەکرێت بەردەوام ئەو یاسایانە پشتگوێ دەخرێت و هەنا دەبرێت بۆ کۆمەڵی یاسا کە بە هەموو شێوەیەک دەتوانن ڕۆژنامەنووس ئازار بدەن کە ئەسڵەن پەیوەندیشی بەکاری ڕۆژنامەوانی نیە بەڵام لەبەرەوەی ئەم ڕۆژنامەنووسانە دەنگی ئازادی ئەم خەڵکە دەگەێنن دەنگ و ناسۆری نەخۆشەکانی خەڵک دەگوازنەوە تێبینی لەسەر و شتا دەنکە کاکە ئیتر بەسا با گەندەڵی بوەستێ با دزی بوەستێ کاکە فلان کەسە گەندەڵە تەنها لەبەرەوە دەبینین ڕۆژ بە ڕۆژ ڕۆژنامەنووسان زیاتر لە زیندانەکان دەمێننەوە ڕۆژنامەنووسەیە پێسەر و شوێنە ڕۆژنامەنووسەیە لە نێو دام و دەستگاکەی خۆی لە زانکۆکەی خۆی دەڕفێنرێ و گیانی لەدەست ڕۆژنامەنووس وەکو پێشووتر کە بەعز بەرامبەر شوانی مەڕەکان لە شاخەکان دەیکرد و فڕی دەدانا و چۆڵەکان دەبینین ئێستا تا ئێستا چەندین ڕۆژنامەنووس لە نێو چاڵەکان دۆزراوەتەوە. ئەمە بەڕاستی بووە بە دیاردە لە حاڵەت دەرچووە حاڵەتی دەستگیرکردن نییە واتە هەر شتێکە زۆر دووبارە بۆ ئەمە دەبێت بە دیاردە بەرامبەر ڕۆژنامەنووسان و ئازاردان و گرتنی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان لە حاڵەت دەرچووە بۆ بە دیاردەیەکی با.